ئەو کەتەم باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیالۆگ. عەزیزان، وەک ئاگادارن لە چەند بەرنامەی ڕابردوودا ئێمە لەسەر مەسەلەی داڕمانی ڕژیم ئەو کاتێک کە خەلەیەک یاکو بۆشاییەک دێتە پێشەوە و هەروەها ئەو کاتێک کە ئیتر دەسەڵات ئەگۆڕدرێت جێگۆڕکەی دەسەڵات. بۆم بابەتە ئێمە چەند بەرنامەمان بووە و لەو بەرناماندا هەوڵمانداوە لەگەڵ کەسانی پسپۆر لەباری کۆمەڵایەتیەوە، لەباری ژینگە و لەباری علومی سیاسیەوە گفتوگۆ بکەین. طبعا مەسەلەی یاسا و قانون یەکێک لەو مۆزوعە مهمانەیە کە حتما لە ئەگەری داڕمانی ڕژیم و یاکو لەو مۆزوعی خەلەئا و یاکو جێگۆڕکەی ڕژیم مۆزوعێکە کە زۆر گرنگە و ئەمانەوێت لەسەری باس بکەین. هەر بۆ بوونەوە داوامان کردووە لە بەڕێز عەزیزی ماملێ کاکخانە کە بۆ خۆیان یاساناسن و ماوەیەکی هەژگار زۆر وەکو پارێزەر کاریان کردووە. کاک عەزیزی جان بەخێر بی بۆ بەرنامەیە. سڵاو و ڕێستان پێشکەش دەکەم کاک مەحی جان، دەستخۆشیتان لێ دەکەم و سپاس بۆ هاوکارانی بەشی تەکنیکی ئێوەش و لە بینەرانی خۆشەویستی کۆمەڵە تێوێ. زۆر سپاس. کاک عەزیز، هەر وەک لە پێشێکەکە ئاماژەم پێ کرد، کۆماری ئیسلامی ئەگەری داڕمانی زۆر نزیکە. هەموو ئەوانەی وە لێکۆڵەنن و خەریکن باسی ئەو مۆزوعەکەن ئەڵێن کە کۆماری ئیسلامی هیچکە لە ناوخۆیان بەڵکو لە هەموو سیستەمەکەیشان تەقریبەن داڕماوە و لەوە ناچێت تازە بتوانێ وەکو ئەوەی وا تا ئێستا ماندووە و تاڵانە ئیدامەی داوە بە ژیانی خۆی و بەدەسەڵاتی خۆی بەشێکی هەر زۆری لە سەرکوتو لە گرتن و لە کوشتنی نێرانی خۆیەتی و خەڵکە و تاڵانە بە زۆر و زەنگ خەریکی ئەو مانەوە ماوەتەوە. بەڕای ئێوە لە ئەگەری داڕمانی کۆماری ئیسلامیە مۆزوعی یاسا چۆنە بێ؟ بەڵام پێش لەوە بچینە سەر ئەو مۆزوعە پێم خۆش ئەسڵان بڵێم لە باری یاسا لە نێودەوڵەتیە یا لە وڵاتانی پێشکەوتووە یاسا چۆن کارەکات، دادگا، قەزاوەت و ئەوانە چۆن کارەکەن ئەگەر حتا داڕمانێکی لە وڵاتێکی پێشکەوتوو بێتە پێشەوە چۆن عەمەڵەکە؟ پێش لەوە باسی ئەو بکەین جا دوایە چینە سەر کۆماری ئیسلامی. بەڵێ، ڕاستەکە ئێوەیە دەو بۆ شاهیدە کە ئێوە بە دروستی ئاماژەتان پێکرد دوو خاڵ دەگرێتەوە. یەکێکیان بڵێن پرۆسەیەکی سیاسیە کە ئێوە باستان کردووە مە ناچین زۆر ناچین سەری هەرچەند کە زۆر پێم وایە گرنگە ئەگەر ڕێگام بدەن و دەرفەت هەبێ و وەختتان هەبێ و ئەوە منیش پێم خۆشە چەند تێبینیەک سەبارەت بەو پرسە گرنگە ئاراستەی ئێوە و بینەرانی خۆشەویستی ئێوە بکەم. بەڵام زۆرتر لەسەر باری یاسایی و حقوقی ئەوڕۆ وا دێرەمە دەبێ قسە بکەین و بەش پرسێکی زۆر زۆر گرنگە، چونکو دەو بۆشایەدا خەڵک لە ڕووی ژیانی ڕۆژانەوە لە ڕووی بڵێن پەیوەندەکانی حقوقی ناو کۆمەلگادا کۆمەڵێک پرس و بڵێن ڕێکەوت و ڕەفتاری سیاسی و حقوقیان بۆ دێتە پێشێ کە دەبێ شوێنێک هەبێ کە بڵێن مرازایی پێ بکەن و لەوێت داوای چارەسەری کێشەکانیان بکەن، هەم چارەسەری کێشەکانی حقوقی ناوخۆیی و هەم چارەسەری کێشەکانی خەڵک لەگەڵ ئەو کەسانە کە هاوکاری ڕژیمیان کردو. کەەوە بوو چەند بەشە کە دەکرێت باسی بکەن. مەبەستمەوەیە کە دەبێ ئۆرگانێک هەبێ، ئۆرگانێکی حقوقی و قەزایی هەبێ کە جوابدەرەوە وەڵامدارەوەی ئەو پێداویستەکانی کۆمەلگا ببێت. من ئاماژە بۆ ئەو دۆخە دەکەم کە لە ساڵی 57دا پێشات. ئێوە بخۆتان باش دەزانن کە لە ساڵی 57دا
کاتێک ڕژیمی شا بەرەبەرە ئیدی دەسەڵاتی کەم بووە خەریک بوو خەڵک ئیدی وردە وردە دەسەڵاتی دەکەوتە دەستوانە یەکەم کاری کە خەڵک هاتن پرژانە سەر ئەوە و زۆر بە پێگەیشتویی گەیشتە سەر ئەو بڕواایە کە دەبێ شوێنێک هەبێ کە هەموو بڵێن وەز و ڕەوش و لایەنەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک بەدەستەوە بگرێ و بڕێوە بەرێ دەبێت چ بێ هاتن سەر ئەو باوەڕە کە دەبێت شوڕایەکە بێت لە هەموو شارەکانی کوردستان شوڕایەک پێکات من ئەو وەختە بۆ خۆم لە شاری سەقەز بووم لەوێ کاری پارێزەریم دەکرد شوڕایەکی ڕێک و پێکات مامۆستا مەلا عەبدوڵای محەممەدی ڕئیسی شوڕای شار بوو و لە شارەکانی دیکەش هەروەتر ئەو شوڕایە کاروبارەکانی بەڕێوەبردننی کاری کۆمەڵایەتی و هەروەها کاری حقوقی بەدەستەوە گرت بوو ئێستا ئێمە لە دۆخێکی تایبەتی داین کە ئەگەر هاتوو ئێمە گەیشتینە ئەو دۆخی ڕاماڵینی بڵێن ڕژیمی ئێستا کۆمەڵێک ئالنگاری ڕوبەڕووی خەڵک و ڕوبەڕووی هێزەکان و ڕوبەڕووی بڵێن بزوتنەوەکە ڕادەوەستێ کە یەکێکیان بریتە لە ئالنگاری سیاسی دووهەمیان ئالنگاری حقوقی و سێهامیان ئالنگاری کۆمەڵایەتی کاک عەزیز بەداوای لێبردن پێش لەوە پێم خۆشە بڵێم پرسیارەکەی منەوە بوو ئایا ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو دادگا و قەزاوەت و یاسا لە ژێر دەستی دەوڵەتان نیە بۆ خۆی سەربەخۆیە و ئەگەریش داڕمانێک لە وڵاتێکی بڵێن وەکو فەڕەنسەکەیەوە لەوێن یاکو لە سوێدیا لە هەر شوێنێکی کە لەو سیستمی دەسەڵات دەبێتە پێشەوە قەزاوەت بۆ خۆی کاری خۆیە کاتوە پێویست ناکات لەسەرەوە دەستورە فەرمانێکی پێدەن ئایا ئەوە بەو شێوەیە وا من باسم کردیاک و غیرەتەوە یا دادگای لەگەڵ داڕمانەکەدا ڕوخێت ئەویش نامێنێت دام و دەستگای حقوقی و قەزایی بەستراوەتەوە بە دەوڵەت کە دوو بەشی هەیە بەشێکی دەچێتە قووەی قەزایە بەشێکی دەچێتە قووەی بڵێن کارگێڕیە مجریە ئەوەی کە قووەی قەزاییەیە بریتیە لە قازیەکانی کە پێیان دەڵێن قازی دانیشتوو یعنی دادگاکان ئەوەی کە دەچێتەوە سەر دەوڵەت و قووەی مجریە وەزارەتی بڵێن داد یان دادگستەری دەبێتە سەر بڵێن ببورن ئەوەی کە دەچێتە سەر قووەی قەزاییە دادگاکانە ئەوەی دەچێتە سەر دادگستەری و قووەی مجریە دادسەرەکانە یعنی باسپۆرس و دادیار و دادستان و ئەوانەیە و لە هەردوو حاڵەتدا وەختێک ئێمە تووشی ئەو بۆشایە دەبین هەمووی لە کار دەکەوێت یعنی دەوڵەت نامێنێ بۆیە کورد دەبێت سیستێمێکی خۆبەڕێوەبەری بەدەستەوە بگرێ ناچارە من بۆیە پێم خۆش بوو ئەو ئاراستەیە بکەم ئەو هەڵسەنگاندە بکەم بینی ئەو دۆخی ئەو دەمی و دۆخی ئێستا بۆیە بۆ ئەوە کە ئێمە تووشی بڵێن ئینتخام وەرگرتنی خەڵک لە بڵێن کاربەدەستانی دەوڵەت و ئەوانەی کە لە بڵێن جورم و جنایەتدا دەستیان هەبوو و ئەوانەی کە لە وەزارەتی ئیتیلاعەتدا بوون ئەوانەی کە شکنجەیان کردو ئەوانەی کە خەڵکیان بەگرتن داوە ئەوانەی کە لە سپای پاسداراندا بەشداریان کردو ئەوانەی کە بە سیزی دەوڵەتی بوون و هەمووی بوونە هۆکارێک بۆ ئەوەی کە خەڵک زیان بکە لە ڕووی گیانەوە لە ڕووی جەستەوە لە ڕووی گرتنەوە لە ڕووی ئەشکەنجەوە بۆی کە خەڵک بۆ خۆیان نەگەنە سەر ئەو قەناعەتە کە دەبێ چونکو بۆشایەکەیە و ئەوانش بۆیان هەیە کە بچن تۆڵە بستێنەوە دەوری حقوقی یەکجار زۆر گرنگە بۆیە دەبێت لە ئێستاڕا بیر لەوە بکرێتەوە دەبێت کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەر بۆ ئەوە کە لە بۆشایی دەوڵەتدا یعنی نەک خۆی مجریە لەوێ بێ نەخۆی قەزاییە لەوێ بێ شوڕایەک کە دەبێت پێک بێ کە دیاتن بەشی سیاسەکە دەگرێتەوە ئەو شوڕایە بەشێکی حقوقیشی لەسەرشانە ئەوی ژەوەیە کە سیستێمێکی حقوقی کاتی دابمەزرێنێ بۆ ئەوە کە یەک بەرگری بکانەوەی کە ئەو خەڵکەی کە هاوکاری ڕژیمیان کردو هەڵێن بۆ لاو بلا دەبسن دوو بەرگری بکانەوەی کە تەسفیە حیسابی شخصی و کەسی و تاکی ببێت و لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی دموکراسیەوە لە ڕووی ئەخلاقیەوە
دەبێ هەندێک ڕێکاری مەدەنی حقوقی و قەزایی هەیە کە ئەو سیستەمێ بیگرێتە بەر. بۆیە زۆر 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 گرنگە کە لە ئێستادا کاری بۆ بکرێ. کۆمەڵێک شتە ئەگە باسمان کرد کۆمەڵێک شتە تێبینێ پێشنیار هەیە کە باسی دەکەین. بەڵێ کاک عەزیز مەبناکە چییە؟ ئایا ئەو شۆرانە بۆ خۆیان دانیشن قانون و یاسادا ڕێژن یاکو هەر دیسان مەبنا ئەو یاسا و قانونانەیە کە لە قانونی ئەساسی ئەو وڵاتە ئێستا مەبەست ئێرانە لەویا داڕژاوە بەرمەبنایەوە عمەڵەکرێت. خۆ ئەوە گەرەوە بێت ئەوە زۆر ناحەقیەکرێت بەرامبەر بە خەڵک. ئەگەر نەخێر قانونی تازەدا ڕێژدێت دێت ئەوە مەبناکەی قوانینێکی بینەلملەلیە یاکو تایبەت بە ناوخۆی ئەو وڵاتەیەوە ئەو ڕووداوە تیاڕوەدات. بێگومان یاساکانی کۆماری ئیسلامی هەموو یاسای دژ بە مرۆڤایەتیە، هیچ نابێ ئەسڵ بیریش لەوە بکرێتەوە کە ئەو بمێنێتەوە. یعنی کۆماری ئیسلامی ئەو ڕۆژەکە ڕادەماڵدرێ بە هەموو شێوەکانی بە هەموو بڵێن پێکهاتەکانەوە دامەزراوەکانی مەدەنی سیاسی حقوقی کۆمەڵایەتی هەمووی دەبێ بسڕێتەوە، هیچ ڕێگایشی دیکەی نەغیرەوە. بەڵام لەباری حقوقیەوە ئەو پرسیارەکەیەوە کۆمەڵێک بڵێن ڕێکاری مەدەنی و حقوقی ناونەتەوەی هەیە کە ئەوانە دەبێ بگرێنە بەر. بۆ نمونە بڵێن جارنامەی مافی مرۆڤ، جارنامەی ناونەتەوەی مافی مرۆڤ لەلایەک بڵێن هێندێک کۆنڤانسیۆنەکانی ناونەتەوەیە، بڵێن هێندێک کۆنڤانسیۆنەکانی ئوروپایە و ئەوانە دەبێت ببنە بنەمایەک بۆ هەڵس و کەوتکردن لەگەڵ تاوانبارەکان و لەوانەیە هەموو کەسیش تاوانبار نەکرێ دەستی حسابی شخصی ببێ هێندێک کەس بە بڵێن راپۆرتی نادروست بە بڵێن حیسابی شخصی و ئەوانە بێن کەسی دیکە تاوانبار بکەن وە لە ڕاستیدا ئەوانە تاوانباریش نین. بۆیە هەمووی ئەوانە دەبێت سیستمێک لێ ئێستاڕا فکری بۆ بکرێتەوە لەسەر بنەمای حقوقی بڵێن پێکهاتەکانی ناونەتەوەی و یاساکانی ناونەتەوەی و ئوروپایی سیستمێک بێتە ئاراوە کە بتوانرێ سیستمی حقوقی و داوەری و دادڕەسێکی ڕێک و پێکی ئینسانی دموکراتیک بڕێوە بەرێ بۆ ئەوەکە بەڕاستی جیاوازی هەبێت لەگەڵ هەم دەورەی زمانی شاه هەم دەورەی زمانی کۆماری ئیسلامی. یعنی کۆمەلگای داهاتووی ئێمە بێ کۆمەلگایەکی دموکراتیک بێ و دامەزراوەکانیشی بە شێوەی دموکراتیک بچێتە پێشەوە. بەڵێ کاک عەزیز مەوزوعێکە زۆر جێگەی سەرنجایی شەوەیە بۆ خۆی وڵاتی ئێرانە. وڵاتی ئێران پێک هاتووە لە نەتەوەی جۆراوجۆر لە ئاینی جۆراوجۆر هەروەها لە ئەتوانم بڵێم لە ڕەگەز و لە زۆر شتی جیاواز جیا لەویشە لە توولی حیاتی کۆماری ئیسلامی و دەسەڵاتی کۆماری ئیسلامیە هەندێک دشمنایەتی لەناو خەڵکا دروست بووە. ئەو کاتانە شاید کاتیەوە بێ خەڵک بێت و هەموو ئەو کێشە ناوخۆیەکان یانیا کێش تاکە کەسەکانی خۆیان یەکسەرێ بکەنەوە. ئایا لەو کاتەدا چۆن ئەو مەوزوع حەلەکرێت؟ ئەوە مەسەلەیەکی قەزاییە یا مەسەلەیەکی سیاسیە؟ هاوکاری بەشی یاسا و بەشی دادوەری لەگەڵ بەشی سیاسی لە چه ئاسێکا بێت؟ بەڵێ هەمووی ئەو قسە خاڵێکەوە باستان کرد لە ئاخری قسەکانتاندا هەموو گرێدراوی یەکن. ڕاستەکەی ئەو شوڕایە کە پێگدێ یەکەم کار کە دەبێ بیکە بە باوەڕێ من دەبێت بیر لە خۆ بەڕێوەبەری بێتەوە بکاتەوە لە هەموو لایەنەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک. کاک مەحیجان دیار نییە کە ئەو ماوەیە بۆ شاوەیە کە ئێوە لە سەرەتای پرسیارەکانتاندا باستان کرد چەندە درێژخایان دەبێت دەبەستێتەوە بەوەی کە کۆمەلگای داهاتووی ئێران چۆن دەتوانێت لەو هەموو جێرە و کێشەی ئەو ئۆپۆزیسیۆنە شێواوە و شڵەژاوە ڕێگایەک بدۆزێتەوە. لەلایەک مجاهیدین هەیە، لەلایەک سەلتەنەت تەڵەبەکان هەن، لەلایەک چەپەکان هەن، لەلایەک ناسیۆنالیستە ئێرانەکان هەن، کۆماری خواست هەن، جبهەی میلی هەیە، نەتەوەکان هەن. ئەوانە کۆمەڵێک ئاڵنگارین لە بەردەم دۆخی داهاتووی ئێراندا ڕاوەستاوە. بۆیە لە کوردستاندا لەبەر ئەو
زیندووبوونی بزوتنەوە لەبەرەوە کە هەر لە سەرەتای 57 و لە پاشانش بە تایبەتی لە پاش 58 کۆمەلگای کوردستان دەری خست بەکردەوە کە کۆمەلگایەکی لە ڕادەیەکی ڕووناکبیری بەرزدایە و کۆمەلگایەکە کە هەتا ئێستاش هەموو هەڵسوکەوتەکانی ڕاست دەرهاتون دروست دەرهاتون لە ڕێفراندۆمەوە گرتوێتی لە ڕەتکردنەوەی یاسای بنەڕەتی یان دەستوری ئێران یا قانون ئەساسی ئێران ڕاگرتوویەتی و لە ڕەتکردنەوەی تەواوی دام و دەستگاکان پێکاتەکان دامەزراوەکانی سیاسی و ئاینی و ئیداری ئێراندا کورد لەوەدا سەربەرزە کورد یعنی مێژووی بڵێن 45 ساڵەی ئێستای ئێران و کوردستان لاپەڕەی زۆر زێڕینی هەیە بەرامبەر بە هەڵس و کەوت بۆ بە بڵێن تێڕوانینی خەڵک کۆمەلگای کوردستان لەسەر دەسەڵات لەسەر حاکمیەتی ئێران ئێستاش لە داهاتوشدا ئێمە تووشی ئەو دۆخە دەبینەوە بۆیە دیار نییە کە چەندە ئەو بۆشایە درێژخایەن دەبێت لەبەرەوەیە کە ئەو شوڕایە کە دەبێت پێک بێ هەروە لە ئێستاژ ڕا دەبێت لە بیری ئەوەدا بن هێزە سیاسەکانی ئێمە لەگەڵ کۆمەلگای مەدەنی ئێمە بە یارمەتی خەڵک لە ئێستاڕە لەبیر ئەوەدا بن کە ئەو شوڕایە پێک بێ بەشی کۆمەڵایەتی کۆمەلگای داهاتوو کۆمەلگای دەورەی بۆشایی بەشی سیاسی بەشی ئەمنیەتی و بەشی قەزای حقوقی بەدەستەوە بگرێ بۆی کە زەرەر و زیان نەبینرێت چونکو حتمما بەتایبەتی ئێستا دۆخی ئێستای ئێمە لە کوردستان و لە بڵین بە هەڵسەنگاندنی دەوروبەری ئەو بەشەی کوردستان زۆر سەرنجڕاکێشە و لەوانەیە کە هەندێک کێشەی تایبەتی پەیدا بێ بۆیە کۆمەلگای ئێمە کۆمەلگای سیاسی وە کۆمەلگای مەدەنی پێکەوە دەست لە ناو دەستی یەک دەبێ بەرەو پێکاتن و دامەزراندنی ئەو شوڕایە بڕۆن لە نێوانیشدا کۆمەڵێک حقوقدان و مافراس هەبن کە لە ئێستارە ڕێکارەکان بدۆزنەوە لە ڕێستارە لەبیر ئەوەدا بن کە هێندێک بنەمای حقوقی بە لەبەرچاوگرتنی کۆنڤانسیۆنەکانی ناونەتەوەی جارنامەی ناونەتەوەی بڵێن مەشهوری سازمانی میلەت و هەمووی ئەوانە بتوانن بنەمایەک یان هەندێک یاسای بەتایبەت یاسای سزادانی گشتی پێکەوە بەجێ بگەێنن ئامادە بکەن بۆکە لە دواڕۆژی بڵێن کۆماری ئیسلامیدا لەو دەورە بۆشایەدا ئیدی دەست بەتاڵ نەبن دەستێکیان نەکەوێتە ئەو بەر دەستێک ئەو بەر نەزانێت چ بکەن بە باوەڕی من دیسان دووپاتی دەکەمەوە کۆمەلگای کوردستان تایبەتمەندێکی گەورە هەیە ئەوش پشتی گەرمە پشتی ئەستورە بە بزوتنەوەیەکی پان و بەرێنی جەماوەری خەڵک تەواوی جەماوەری کوردستان کە ئێستا سەروملێکش لە 57 لەسەرترە لەبەرەوەکە لە ناو شارەکاندا لە ناو خۆی کوردستاندا کۆمەلگایەکی مەدەنی پێشکەوتوو گەنج ژن پیاو هاتوونە سەر گۆڕەپانی سیاسی گۆڕەپانی ژینگە گۆڕەپانی مەدەنی و ئەوانە دەتوانێت یاریدەدەر و یارمەتی دەربن لەگەڵ هێزە سیاسەکانی ئێمە بۆ ئەوەکە هەم بنەمای دامەزرانی شوڕایەک پێکبێنن هەم بەتایبەت بنەمای ئۆرگانێکی حقوقی کە من دوای باسی دەکەم کە دەبێت چۆن بێ ئامادە بکەن و کاروبار و بڵێن دادڕەسی و پێڕاگەیشتن بە کێشەکانی ناو خەڵک لە ناو یەکتر بەتایبەتی و هەروەها خەڵک لەگەڵ ئەو کەسانە کە یارمەتی ڕژیمیان کردووە بەڕێبگەین و بەجێ بگەێنن. زۆربەی حیزبەکان بەتایبەت ئێمە کە باسی کوردستان دەکەین و حیزبایەتی لێرە جێکەوتووە حیزبایەتی نفوزی هەیە خەڵک هەر کەسێک خۆی بەلایەنێکی ئەو حیزبانە ئازانێت و بەو شێوەش ئەوە ئاماژتان پێکرد گەیشتونەتەوە ئاستە لە بادی کولتوریەوە کە نیگەرانیەکی بەو سوورەتە نییە بەڵام هەموو حیزبێک لە بەرنامە و بەرنامەی سیاسی خۆیان باسی مەسەلەی داد و باسی مەسەلەی یاسای کردووە بەڵام ئەوە معنایەوە نییە کە حتمما ئەوانیش بە تەوافقی شەگەن لەسەرەوە چونکی بەرنامەکانیان جیاوازە ئایا ئەبێت چی بکرێ بۆ ئەوە هەر لە ئێستەوە ئێمە ڕێگەیە ببینینەوە بۆ ئەوەی کە
لە ئەگەری داڕمانی کۆماری ئیسلامیە نەکەوینە ئەو پەلایە ئەسڵەن بۆ خۆی لەو کاتا و شتانە پێک دێ پێویست ناکە هەر لەیسەوە ئێمە خۆمان خەریب بکەین وە لەیسەوە خۆمان تووشی کێشە بکەین و شاید بەهۆی ناکۆکی ئایا پێویستە لەیسەوە کارە بکەین یا لێی گەڕین تا و کاتێکە وەختە کۆماری ئیسلامی ڕووخاو جارەبی نەپای دانانی یاساهای گشتی کە جێگەی ڕەزامەندی هەموو هێزە سیاسیەکان بێت. ئێستا ڕەنگە درەنگیش بوو بێ بە باوەڕی من تا ڕادەیەک دەبێت هەرچی زووتر دەست بەکار بن. هێزە سیاسیەکان بە باوەڕی من یەکەم کاری کە دەبێ بیکەن ئەوەی لەگەڵ یەکتر دابنیشن بیر لە دوا ڕۆژ بکەنەوە نەک هەر بۆ دەورە بۆشایە بەڵکو بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ مەجلیسی موسسان. مەجلیسی موسسانیش دیارەباری حقوقیە بۆیە ئەم ڕێگە بە خۆم دەدەم دێردا بپەرژە مەسەری. مەجلیسی موسسان ئەگەر ئێمەی کورد هەلێستاڕە بە یارمەتی لەگەڵ نەتەوەکانی دیکەش وشیار نەبین پێشبینی ڕێکارەکان نەکەین لەوانەیە لەسەر ئەمری واقعدا زیانێکی زۆرمان پێ بگات بۆ چونکو ئێمە پڕانی وە زۆرینەی خەڵکی ئێران نین و بۆ ئەوە کە دەنگمان بگا لە ناو مەجلیسی موسساندا بتوانین هێندێک ئەو شتانێکە خەڵکی کورد خەباتی بۆ کورد و بە دێژایی مێژوو دای سەپێنین دای مەزرێنین دەبێت یەکگرتوویەک هەبێت لە نێوان هێزە سیاسیەکاندا. ئەو یەکگرتوویە لە ئێستاڕا دەبێت کاری بۆ بکرێت و خەڵکی ئێمە چاوەڕوانی ئەو یەکگرتوویان بەڕاستی ئەگەر ئەوە نەکرێ بارێکی گرانە لەسەر خاڵشانی ئەو خەڵکەی هەڵ نەگیراوە. هێزە سیاسیەکانی مە بەرپرسیاتی قورسیان هەیە بۆ ئەو کارە. دەبێت هەرچی زووتر خەریکی ئەوە بن لە هێندێک کێشەکان لە هێندێک سوزانم هێژمونی خوازی لە هێندێک شتی دیکە دەبێت خۆ بپارێزن و ڕابردووی کوردستان لە بەرچاو بگرن وەگەڵ کاتێکە هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد هاتە ئاراوە و دەوێتدا ئەو هەیەت هات ئێستاش لاپەڕی زێڕین هەیە پێمە لە داهاتوودا سەدەی داهاتوودا خەڵک دێنە سەر ئەو باوەڕە کە چەندە ئەو هەیەتە شتێکی گرنگ بوو بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامی. ئێستاش دەبێت هێز سیاسیەکانی ما بە خۆ دوو ڕاگرتن لە بەرژەوەندەکانی تەسکی سیاسی تەشکیلاتی وە لە بەرچاوگرتنی بەرژەوەندەکانی گشتی قازانجەکان و چاکەکانی کۆمەلگا لەگەڵ یەکتر دانیشن و زەمینەی ئەو شوڕایە پێک بێنن کە لە یەکگرتووی دێتە دەرێ و ئەو شوڕایە دەتوانێت هەم بۆ بەڕێوەبردننی کاروبارەکان لە دەورەی بۆشاییدا بۆ خۆ بەڕێوەبەری و هەم بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ مەجلیسی موسسان و لەگەڵ حکوومەتی داهاتووی ئێرانیش هەڵسوکەوتێکی سیاسی مۆدێرن بکە کە قسەکانی خۆی بە زمانێکی یەکگرتوو ئاراستەی حاکمیت و دەسەڵاتی داهاتوو بکە. ئەگەر غەیری ئەوە نەبێ کۆمەلگای ئێمە گلەیەکی زۆری هەیە ڕخنەیەکی زۆری هەیە و مێژوش داوەری زۆر خراپ لەسەر هێزە سیاسیەکانی مەدەکات. بڵێ کاک عەزیز ئەخۆ مەسەلەکە فەقەت کوردستان نییە هەموو ئەو توێژینەوانەوە کراوە باسیەوە کاکە کوردستان بەتەنیا خۆی ناتوانێت هەموو لایەنی ڕوخانی کۆماری ئیسلامی بێ بەڵکو ئەوە ئەبێ لە ئاسی سەراسەریدا ئەو ڕووداوە ڕوو بدات تەمان خەڵکی کوردیش بە پێی هەموو ئەو تەجروبانەی وابوویەتی و پێشتریش کاری کردووە تەمان لەگەڵ ئەو شەرایەتە تازە لەگەڵ ئەو وەزیەت تازە هەڵست و کەوت دەکات. بەڵام چۆن ئێمە بتوانین ئەو شۆرا وەیا ئەو تەوافقەوایەوە ئاماژی پێیەکەن لەگەڵ هێزە سیاسیەکانی سەراسەری بکەن. هێزە سیاسیەکانی سەراسەری وەک خۆتان ئاماژەتان پێکرد مجاهیدینە سەڵتەنەت تەڵەبە جەمهوری خاکانن بڕێک لە حتا شاید لەوانەی دەسەڵاتیش بن کە ئیسلاح تەڵەبوانن لەو کاتا دیسانەوانە بیانێ ئاڵوگۆڕێ بکەن و بەشداری بە نوعێکی تر بەشداری لەو ئاڵوگۆڕە تازەدا بکەن. ئەمە چۆن ئەکرێ ئەو تەوافقەیە ئەو هاواهەنگیە لە بین ئەو هێزانە ببێت و خەڵکی کوردیش بتوانێت دەوری ببێت و بتوانێت بە داخوازیەکانی خۆشی بکات. بۆ وەڵامدانەوەی ئەمە پرسیاری ئێوە کە پرسیارێکی زۆر ڕێکوپێک و دروستە
دەبێ بزانێ ئێمە چێ دەتوانێت بە شێوەی پۆتانسیەل و بەکردەوە هاوپەیمانی کورد بێ. لە ڕابردوودا لە ساڵی 57 و 58 وانە تەنیا هاوپەیمانی کورد هێزی چەپی سەراسەری ئێران بوو و هەروەها نەتەوەکانی دیکە وەکو بۆ نمونە تورکمەنەکان. ئێستا بەداخەوە ئێمە لە دۆخێکداین کە هێزی چەپ زۆر کز و لاوازە و ئەو یەکگرتوویە و ئەو هێز و توانایی سەردەمی 57 و 58 بە تایبەتی پاش 58 نەماوە. بەڵام دیسانەکەش کورد هیچ ڕێگایەکی دیکەی نیە. یەک هاوپەیمانی ڕاستەقینەی هەیە ئەویش هێزی چەپە لە ئێراندا، یەک هاوپەیمانی ڕاستەقینەی هەیە ئەویش هێزی دموکراتە لە ئێراندا کە ئەویش بەداخەوە لە 58ەوە بۆ لای هەرچی ئێمە بەرە ئەو لایە هاتووین زۆرتر بەرەو ناسیۆنالیزم و بەرەو بڵێن ڕاستڕەوی داکشاوە. کۆمەلگای ئێرانی کۆمەلگایەکی ئێستا ڕاستیە، دەستی ڕاستیە بەداخەوە. بۆیە ئێمە دەبێت لە ئێستاژە بۆ ئەوەش بیر لەوە بکەینەوە کە هێز و هاوپەیمانی کورد بە خۆمان دەستەبەر بکەین و چارەنێ هەر لەو هێزە چەپانە. بەڵام بە باوەڕی من لە ناوخۆی کوردستان لە ناوخۆی ئێران من مەبەستم ئەوە نەبوو کە کوردستان جیاوازە بە تەواوەتی حتمەن دەبێت کورد دەسەڵاتی کورد هێزی سیاسی کورد لەگەڵ هێز سیاسەکانی سەرانسەری ئێرانێ بە هێزی چەپ و دموکرات هاودەنگ بێ، هاوپەیمان بێ و تەنیا لەو حاڵەتەدایە کە دەتوانن بەرەنگاری وەزئی داهاتوو ببنەوە. من ڕاستەکەی کاک مەحیا ئەو کۆماری ئیسلامی هەروەکیەوە بە دروستی ئاماژەتان پێکە کۆماری ئیسلامی عمری نوحی بۆ نەهاتۆ زۆر کز و لاوازە لە هەموو بوارەکاندا تەواوی کارنامەکانی شکستە. هیچ لە هەموو بارێکەوە بۆ پێویست ناکەم باسی بکەم. بەڵام کۆماری ئیسلامی دەڕوا ڕۆژێک دەڕوا وەلی دەبێ بزانێت ئالتەرناتیوی داهاتوو چێە. ئێمە لە بزوتنەوەی ژینادا دیتمان کە ئالتەرناتیوی پێشکەوتوو بەداخەوە پێک نهات. ئالتەرناتیوی سەڵتەنەت تەڵەب بوو، ئالتەرناتیوێکی بڵێن کە هەم کۆماری ئیسلامی ناڕاستەخۆ پشتی گرت، هەم ئیسلاح تەڵەبەکان ناڕاستەخۆ پشتیان گرت و هێندێک هێز و لایەنێکی دیکەش کە زۆر دڵیان پەبەستبووانە. بەڵام بە باوەڕی من ئەو ئالتەرناتیوێکی شکست خواردووە، ئالتەرناتیوێکە کە ناتوانێت لە خزمەت خەڵکدا بێ. سەڵتەنەت تەڵەب یەک پان ئیرانیستە دەکرێت حتا بڵێن یەک دانە فاشیستە و بە هیچ شێوەیە کورد ناتوانێت لەگەڵ ئەوانە نزیکایەتی بکە، هاودەنگی بکە، هاوڕێیاتی بکە و یەکگرتوو بێ. کەوا بوو چ دەمێنێتەوە؟ نەتەوەکانی ئێرانی بەلوچە، عەرەبە، تورکە یا ئازەریە، تورکمەنە و کوردە. ئەوانە پێکەوە و هەمووی ئەوانەش لەگەڵ هێزی چەپی سەرانسەری ئێران دەبێ زەمینە و ئامادەکاری بکەن بۆ ئەوە کە ئالتەرناتیوێک دروستکەن بۆ داهاتوو. ئەگەریش ئالتەرناتیوەکە دروست نەبوو و کۆماری ئیسلامی زۆر زووتر تووشی داڕەمان بوو بەر لەوەکە ئەو یەکگرتوویە لەنێو ئەوانە پێک بێ، دەبێت حتممە بۆ دۆڕەژی کۆماری ئیسلامی هیچ ڕێگایەکی دیکەنێ، چونکو دوو لایەن ڕوبەڕووی یەکڕادەوەستن، لایەنی دەسەڵات جایان هەر کەس بێ، مجاهید بێ، بڵێن سەڵتەنەت تەڵەب بێ، بڵێن کۆماری خوازەکان بێن، جەبهەی میلی بێ، هەر کەس بێ. بەڵام لایەنەکەی دیکە ئەوانە بۆی کە باسمان کرد بۆی کە ئەوان کڵاوی سیاسیان نەچێتە سەر، هیچ ڕێگایەکی دیکەیانە غەیری وەی کە لە ئێستاڕا دەبێت لە فکری یەکگرتوویدا بن. هێزی چەپێش بە باوەڕی من دەبێت هێندێک پێداچوونەوە بەسەرخۆیدا بکە هێز چەپە سەراسەریەکانی ئێران. پێداچوونەوەکەش بریتیە لەوە کە بەڕاستی لەو 45 ساڵەدا هێندێک بەرەو بڵێن ناسیۆنالیزمی ئێران بەشێکیان، هەمویان نابەشێکی زۆران بەرەو ناسیۆنالیزمی ئێرانی داکشاون. دەبێت پێداچوونەوە بکەن، دەبێت دان بە بوونی بڵێن چەند شت دابێنن. یەک نەتەوەکانی ئێرانی، دوو بزوتنەوەی کرێکاری، سێ بزوتنەوەی ژن، چوار بزوتنەوەی ژینگە، هەمووی ئەوانە پێکەوە دەست لە دەستی یەک بنێن و بتوانن هێزێکی بڵێن یەکگرتوو چ بۆ ئالتەرناتیوی ئێستا
وەچ پاش کۆماری ئیسلامیەگە و ئالتەرناتیڤ پێشنەهات بتوانن هەم لە مەجلیسی موەسسەساندا و هەم لە پاش مەجلیسی موەسسەساندا داخوازەکانیان بێنە ئارا و دیفاعی لێ بکەن. بەڵێ کاک عەزیز، ئایا ئێوە بۆ خۆتان، من پێشتریش لە میوانەکانی پێشوم مەرۆ پرسیارەم کرد کە بەشی ئاکادمیک دەوریان چییە؟ دیارە هەوڵ دراوە، من ئاگدارم هەوڵ دراوە و پەیوەندی گیراوە لەگە هێزە سیاسیەکان، بەڵام بۆ ئەوەی کە لە ئێستەوە لەباری یاساوە و لەباری مەسەلەی قەزاوەت و دادوانەوە کە لە ئەگەری داڕمان و لە ئەگەری ئەو بۆشاییەوە ئاماژەمان پێکرد هاتە پێشەوە، لە ئێستەوە چی کراوە؟ ئایا پێویستە قوانینێکی بنەڕەتی یا کورت بنەڕەتی ببێت کە لەلایەن هەموو هێزە سیاسیەکانەوە پەسەندکراو بێت و هەمووشیان پابەند بنبی؟ بۆ ئەوە چی کراوە بێت چی بکرێت؟ دەوری ئاکادمیکەکان لە بزوتنەوەی ئێستا دەورێکی گرنگە. ئەمە دیتمان لە بزوتنەوەی ژینادا زۆر بەڕێک و پێکی بە دڵسۆزی لە هەماندا بە حاڵەتێکی ئۆبژێکتیڤ نەوە کە تووشی زەینیاتی بڵێن بێجێ و ڕێب بوو بن، وەلی هاتن هەم لە مافەکان هەم لە ڕاستیەکاندا پاراستنیان کرد، دانەدانیان لەسەر تەلەڤیزیۆنەکان لەسەر مێدیاکان، و ئەوە جێ پێزانینە بۆ گەلی کورد و نەتەوەی کورد. بەڵام سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکەتان، بە باوەڕی من هەر لە ئێستاڕا دەبێ هەیئەتێکی حقوقی دابمەزێ ئەو گەنجانەی کە خوێندنی حقوقیان تەواو کردەوە یان ئێستا خوێندکاری بواری حقوق و قەزاوەتن، بەتایبەت لە دەرەوەی وڵات لە پەیوەندی لەگەڵ ناوخۆی وڵات، دەبێ هاوکاریەک دەست پێ بکە. هیچ نییە بەداخەوە تاڵانەکە و هاوکاری نیە، بەڵام دەبێ هێندێک هەڵسوکەوتی ئامادەکردنی بنەمایەکی حقوقی قەزایی ئامادە بکەن، دەست پێ بکەن، بۆ ئەوەکە لە داهاتوودا زۆر زۆر گرنگە تەنانەت نەکە لە ڕووی قەزایی و لە ڕووی یاسایەوە، بەڵکو دەتوانێت یارمەتیدەری بەشی حقوقی سیاسی بزوتنەوەی کوردیش بێ. یعنی مەسەلە بۆ نمونە مافی چارەنووس لە ڕووی یاساکانی ناونەتەوەیەوە، ئێمە هەتا ئێستا لە ڕووی سیاسیەوە باسی کراوە، هێناوەتەوە ڕێکخراوە سیاسەکانی مە هێناوێنێتەوە گۆڕێ و پاراستنیان لێ کردو و داکۆچیان لێ کردو، بەڵام لە ڕووی یاسا ناونەتەوەیەکانەوە هەتا ئێستاش بێدەنگ ماوەتەوەی بەشێک لەو کاری ئەو هەیئەتانە کە من داوا دەکەم پێک بێن لە مافناسەکان بریتیە لەوەکە چۆن لە ڕووی حقوقیەوە ئێمە کۆمەڵێک شت هەیە لە نێو کۆنڤانسیۆنەکاندا، لە نێو بڵێن شارتیان منشوری نەتەوەی کردوەکان، لە نێو تەسویبنامەکان، هەمووی ئەوانە کۆمەڵێک شت هەیە کە دەتوانێت یارمەتی دەربێ و تەنانەت ناسیۆنالیستە ئێرانەکان بۆیان نییە خۆی لێ دەرباز بکەن. ئەوانە دەبێت بنەمایەک بۆ بەرەنگاربوونەوەی کورد بۆ لەگەڵ دەسەڵاتی داهاتوو لە ڕووی حقوقیەوە، چونکو نا حزبی سیاسی لە پشتە، نا لە نێو بەرنامەی سیاسی حزبە سیاسیەکان داهاتۆتە گۆڕێ، بەڵکو لە نێو منشورەکانی کە تەواوی دنیا پەسەندی کردو و واژێ کردو، لە نێوانەش هەم ڕژیمی شا هەم ڕژیمی کۆماری ئیسلامی. بۆیە من دووپاتی دەکەمەوە لە ئێستاڕا ئەگەر ئێمە باسنەوە دەکەین کە هێز سیاسەکان ئێمە دەبێت زەمینای یەکگرتووی پێک بێنزانیوی شوڕا بیانیوی هەر شتێکی بێ، هەم بۆ ئێستا هەم بۆ داهاتوو دەبێ مافناسەکانی ئێمەش لە ئێستاڕا بێن کتێبچەیەک، کتێبێک، بنەمایەک، منشورێکی حقوقی، نە منشوری سیاسی، منشورێکی حقوقی پێک بێنن، هەم بۆ بەڕێوەبردنی ئەو دەورە خۆبەڕێوەبەرێ و هەم بۆ ناو مەجلیسی موەسسەسان و هەم پاش مەجلیسی موەسسەسان. بەڵێ ئێوە ئاماژەتان ئەندازێ پێکرد، بەڵام ئەوە چەندە تەئسیری ئەبێ لەسەر ئێمە باسی سێ مەرحەلەیەکەین یان سێ هەنگاوەکەیەکی داڕمانە، بەشێکی بۆشاییە، دوایی جێگۆڕکەیە، چەندە تەئسیری ئەبێ لەسەر ئەو دەسەڵاتەی وا دێت و جێگەی کۆماری ئیسلامی ئەگرێتەوە. ئەو شتانە وایەوە ئاماژەتان پێکرد لەباری یاساییەوە کە بتوانێت لە درێژێ خۆیان دموکراتیک بێ، مافی نەتەوەکان، مافی ژنان، مافی
هاو ڕگەزخوازان زۆر شتیکە کە لەم چەند ساڵی ئەخیرەدا زۆر گرنگ بووە بۆ بە مەسلەیەکی گرنگ ژینگە هەمووانە چەند ئەتوانێ ئەو بنەما یاسایی و ئێوە ئاماژتان پێکە دامردە تەسیری دانی لەسەرەوەی ئەو حکوومەتەی وە لە داهاتوە دێتە سەرکار حکوومەتە بێ کە بتوانێ ئەو لایەنانە بێبەش نەبن لە مافەکانی خۆیان. زۆر گرنگە دەبێ ئێمە پێداگیری بکەین لەسەر مەجلیسی مؤسسان هەموو شتێک لە نێو مەجلیسی مؤسساندا چارەسەر دەبێت یعنی مەجلیسی مؤسسانە کە دەستور یان قانون ئەساسی ئامادە دەکات ئەگەر ئێمەی کورد لە ئێستاڕە ئەو وەزن و قورسایی و گرانایەمان نەبێ کە بتوانین لە مەجلیسی مؤسسان دەورێکمان هەبێ کە مافەکانمان دەستەبەر بکەین دوایی زۆر زەحمەتە یعنی دەبێت دیسانە کە سەر لە نوێ دەست بکەینەوە بە خەباتێک لە دەسەڵاتێک بۆیە دیسانەکەم پێداگیری دەکەم لەسەرەوەکە هەموو شتێک لە ئێستاڕە دەبێت دەست پێ بکرێ هەموو ڕێکارەکان دەبێت لە ئێستاڕە ئامادە بکرێ لە ڕووی سیاسی وە لە ڕووی حقوقیەوە بۆیە هێز سیاسەکانی ئێمە دەوێت بیر لەوە بکەنەوە کە ئەگەر ئێمە چوینە ناو مەجلیسی مؤسسان وەی بە یەکگرتووی نەچوون بە زمانێکی یەکگرتوو نەچوون بە بەرنامەیەکی یەک واحد نەچووی بەڕاستی ئێمە دوای دی زۆر بوومە زەحمەتە ئێمە بیر لە خەبات سیاسی دەکەینەوە بیر لە داڕمانی کۆماری ئیسلامی دەکەینەوە بەڵام بیر لە مەجلیسی مؤسسان ناکەینەوە زۆر گرنگە یەکجار زۆر گرنگە پرسێکی زۆر گرنگە بۆ داهاتووی ئێمە کە لە ساڕە دەبێت جوابی بدرێتەوە بۆی کە جوابی بدرێتەوە ئەو شتانەکە من باسم کرد یعنی هێز سیاسەکانی ئێمە دەبێت لە ئێستاڕە بە یەکگرتووی ئامادە بن خۆیان ئامادە بکەن و مافناسەکانی ئێمەش هەروەها منشورێک بۆ داهاتوو یعنی مافەکانی کورد چۆن دەبێت دەستەبەر بێت کاک مەحیە زۆر گرنگە من ئیجازە فەرموو دەزانم ڕەنگە زۆر پێویست نەبێ باستەوەکم بەڵام لەباری سیاسیەوەن ناچارم باستەوە بکەم کە ئەگەر ئێمە لە ڕووی سیاسیەوە ئێستا لەگەڵ هێز سیاسەکانی خۆمان نەتوانین ئەو شتە گەڵاڵە بکەین ئەهەمیەتێکی زۆر و پرسایەکی زۆر بدەین کە کاری مەجلیسی مؤسسان چییە و دەوری مەجلیسی مؤسسان چییە ئێمە دوای ناتوانین هیچ دەستمان بێت شێکڕاناگە بۆیە کۆماری ئیسلامی شتێکە داڕمانەکەی شتێکە بەڵام دوای کۆماری ئیسلامی زۆر گرنگتر لە داڕمانی کۆماری ئیسلامی مەجلیسی مؤسسانە کە داهاتووکە دیاری دەکات لە ئێستاڕە دەبێت خۆمان ئامادە بکەین ئەو پرسی مەجلیسی مؤسسان زۆر گرنگە من بەڕاستی پێشنیار بە ئێوە دەکەم کە لە بەرنامەی خۆتاندا لە چەند کەس نەک لە یەک کەس چەند کەس داوا بکەن کە بێن سەبارەت بە مەجلیسی مؤسسان دەبێت قسە بکەن و دەوری کورد دەبێت چ بێت بۆ ئەوەکە ئێمە وەکو مەجلیسی مؤسسانی بڵێن کۆماری ئیسلامیمان لێ نەیات. بەڵێ مەوزوعێک کە ئاخرین پرسیارمە ئەوی شەوەیە کە بۆ پاراستنی ئەو یاسانەی وایە و ئاماژەتان پێکرد کە بێ دابرێژرێت و هەروەها بەکار بهێنرێت لە ئەگەری ڕووخان و لەو بۆشایی کە پێش دێت بۆ پاراستنی ئەوە چی هێزێکەیە تەمەن لە کوردستان بەپێی هەموو مێژوو هێزی پێشمەرگە و هێزی چەکدار توانیوێتی تا ئەندازەیەکی زۆر ئەو یاسانە و ئەو وەزیەتە بپارێزێت بەڵام ئایا چه هەواهەنگیەکەیە مەسەلەن بۆ نمونە وەزعی پۆلیس چی لێ دێ وەزعی ئەوانەی وا چەکدارن هێزی چەکدارن چی لێ دێت ئایا هەموو ئەوانە هەڵەوەشێتەوە لە بیدایەتەوە دانرێت ئەوانەوە تجربەی ساڵی 57 هەیە بەڵام هەموو ئەوانەی وە ئێستا کە بە دەهەی هەشتاکان و هەتا هەفتاکانی جاناسرێن ساڵی 57یان فەق خوێندووەتەوە لە خۆخوایان تیایان نەبوون چۆن ئەو وەزیەتە لەباری پاراستنەوە بێ جێبەجێ بکرێت؟ زۆر پرسیارێکی بەجێوڕێیە ڕاستێکەی بەشی زۆر گرنگی داهاتووی بۆشاییەکەی ئێمەیە و دەورەی بۆشایی بەشی بڵێن چەکداری و ئەمنیەتی خەڵکە کە دەبێت پارێزیە ئێستا جیاوازی ئێستا لەگەڵ دەورانی 57 ئەوەیە کە ئەو دەمێ هێزی سیاسی لە کوردستاندا نەبوو خەڵکەکە بزوتنەوەیشان دەست پێ کرد جموجۆڵێک بوو
دوایە حیزبی دموکرات گەڕاوە، دوایە کۆمەڵە دامەزرا، دوایە سازمانی چریکی فدایەکانی خەڵک هاتنەوە. ئەوە جیاوازی هەبوو. بەڵام ئێستا ئێمە هێز سیاسیمان هەیە لە ئەگەری گەڕانەوەدا ئەو هێز سیاسیانەیمە تقریبان هەمویان چەکدارن و مەترسێکی گەورەیە. بۆیە ئەگەر ئێستامە لە فکری ئەو یەکگرتووی و ئەو شوڕایە هەرچێکی هەر نێوێکی دیکەی هەبێ دانەبین لە داهاتوودا کارێکی مەترسێکی زۆر چاوەڕوانیمان دەکا و لەوانەیە تووشی دۆخی زۆر زۆر خراپ و نالەبار و ناڕەوا ببی. من وەک خۆم پێشنیارم ئەوەیە کە هێزی چەکدار بەڕاستی نێتەوە نێوشار هەموو اختیارات بدرێت بە شوڕا و شوڕا هەروکو 57 چۆن بخۆی ئیداری دەکرد بەر لەوە کە کوماری ئیسلامی دامەزرێ و ئەو بەڕێوەبردنە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی چەکداری و بڵێن ئەمنیەتیەوە و پاراستنەوە بدرێ بە شوڕا، یعنی شوڕا اختیاراتی هەموو شتێکی هەبێ. بەڵام ئەگەر ئەو یەکگرتوویە هەبێ ئەو شوڕایە پێک بێ لەلایەن و هێز چەکدارانەوە شتێکی واحد دەبێ، یعنی مەترسی پێک هەڵبرژان و تێک هەڵچوون و ئەوانە نابێ بە پێچەوانە دەتوانێت بڵێن ئەمنیەت و ئاسایشی خەڵکیش زۆر بە چاچی و بەڕێکپێکی دابمەزرێنێ. بەڵێ زۆر سپاس کاک عەزیزی ماولێ یاساناس و هەروەها پارێزەر کە ساڵیانی زۆر هەم لە دەرەوەی وڵات هەم لە ناوخۆی ئێران پارێزەر بووە. زۆر زۆر سپاس. ئەگەر ئێوە بۆ خۆتان شتێکەیە کە لە بیر شوۆیە ئاماژەمان پێ نەکردووین لە خزمەتان. من دیسان دووپات دەکەمەوە کە ئەو یەکگرتوویە زۆر زۆر پێویستە هەر لە ئێستاڕە دەبێت هێز سیاسەکان بەو بڵێن بەرپرسیارەتێکە لە سەرشانیانە بەکردەوە هەنگاو بنێن و بەڵام هێزی سیاسی لەگەڵ کۆمەلگای مەدەنی ناوخۆ لەگەڵ دیاسپۆرا هەموو پێکەوە دەست لە دەستی یەکنێن، هەم بڵێن بنەمایەکی مەشورێکی حقوقی پێک بێنن، هەم یەکگرتوویەکی سیاسی پێک بێنن و هەم لە ئێستاژڕا بیر لەوە بکەنەوە کە دەبێت لەگەڵ هاوپەیمانە چەپەکانیان هاوپەیمانە دموکراتەکانیان نزیکتر و نزیکتر ببنەوە بۆی کە شانسی ئالتەرناتیڤێکیان هەبێ و لە داهاتوودا لە پەراوێز نەخرێت. زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز کە سپاس بۆ بەشداریتان کاک عەزیزی ماملێ، زۆر زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرهاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوی خۆشتان بۆ باوە بخوازم.